سەرکەفتە ڕۆژە زارۆکان یا جیهانی ئۆفیسا جوان و وەرزشێن و ئالیکاریە ئۆفیسا ژن و زارۆکان یا ئەنجومەنە نیشتیمانی کوردی ئاهەنگە کلباژارێ قامشلۆ هاتە دارخستن ئاهەنگا گۆمە بەستاوێ ئەو بوو گۆهنە کێفخۆشیە بخندلێ زارۆکان بێدەما هەستیاردە یا کۆگەلک ئێش و زەحمەتی بسەر دەڤەرێن کوردیدا تێن پشتی شۆرەشا سووری ئیرۆ ئەم کێفخۆشن شایە زارۆکە ئەف حفلە سمیاری بۆ زارۆکە چێکریە مكتب المرأة عاد كونجرد تشكريه وأبراسي زاروكي ما تشبرونا مية أم قلتي كيف خشم زاروكي ما كيف خشم يعني كيف أنا وكيف وانا إيرو ما أفحف لتشكريه بمناسبة يوم الطفل العالمي يجبو زاروكي ما توست كيف بكنا دلي زاروكي دوكا كنت زانين وج يعني بدلك مازن أف كيف نكت دلي زاروكي ما وأنسباسيا هركس آليكار بوج بو بحفلة مشبكة و ئاهەنگێدا گەلک هەلبەست و سرود و لیسکێن زارۆکە هاتن پێشکەشکردن و کێفکۆشیەک مەزن خستە دلێوان زارۆکەی گۆ بەشداری بێ ئاهەنگێ ببوون. مەخواستم پچکی کێفێ بگەرین سەر وێ زارۆکە خوا پشتی ئەف پێنج ساڵێ بۆ شۆرەشێ دەرباس بوون ومخابن قەلەنێ بها وادانی هەروەها ئەم سپاسیە ئەماندەریە گشتی ئەنجومەنە نیشتیمانی کوردەکەن بۆ پشتگیریان مەکردا گۆمکار بن vê فستیڤالê بچی بینن ئەم سپاسیە مەکتب المەرئە والطفولە دکن و هەروەها jî ئەم سپاسیە رەفتاریا دینە دکن گۆڤمەرە حازر بوو ئیرۆ هێوی و ئومیدێ ملەتە هەر دمینن زارۆک بەرگ و ئەوەن پێشە ڕۆژێدا یەکۆوێ کار و خەباتێ بەردەوام بکەن. سەبری فەخری ئارقامشلۆ